بەناوی خۆی گەورە و میهرەبان بەشداربوویەکی دیپلۆمی وەرگێڕانمان لەگەڵایە بفەرموو خۆتمان پێ بناسیێنە خاتوون گیان. السلام عليكم ومستجان. عليكم السلام سەرچاو فەرموو خۆتمان پێ بناسیێنە. سلامت بی. ناوم سهيلة سلام محەممەدە، دانیشتی دەربەنی خانم، بەشی زانستە کۆمەڵایەتەکانم تەواو کردووە لە زانکۆی کەنار. ئێستا ئەوە بۆ ماوەی 5 ساڵە لە بەریتانیا ژیم. خۆشحاڵین خاتوو سهيلە گیان. سلامت بیەخوا. خاتوو سهيلە گیان، تۆ چۆنی بە دیپلۆمی وەرگێڕان ئاشنا بوویت؟ وڵی مۆستاگیان ئەوەی من ئەتوانم بڵم چیرۆکێکە ئێستا و چیرۆکەتان پێ ئەڵم کە چۆن من ئەم ڕێگەیەم بڵێم دیپلۆمی وەرگێڕانی ئینگلیزیەکە کە پێی ئاشنا بووم و بەشداریم کرد. فەرموو خاتوو سهيلە گیان. مۆستاگیان من ماوەی ئەم 5 ساڵەکە لە دەرەوە بووم زۆر هەوڵمدا هیچ فێری ئینگلیزی نەبووم، تەنانەت نەمتوانیوە لە دەرەوە ڕستەیەک بڵێم. لە ڕێگەی هاوڕێیەکمەوە وتی نوێژی سەڵات و ئیستیخارە کرداوە لە خوای گەورە بە ڕێگە چارێکت پێ ئەڵێت، بەعنی ئەو ڕێگە چارەکەت پیشانەدا پێوتنەکەت ئەوەیە. ئەوە بوو منیش چەند شەوێک ئەم نوێژەم کرد. دواتر شەوێکیان خەوم بینی، وێنە یەکەم بینی، بەس هیچ لە واتای وێنەکە تێنەگەشتم، نەیشم زانی وێنەکە کێیە. بۆ 1-2 ڕۆژێک بیرم لێ ئەکردەوە و بەڵام دوای ئەوەی کە نەمزانی کێ چۆنەڵی شتەکەم لە بیر چوو. هەروە ئاسایی دوای چەند شەوێک بەڵام شەوێکیان سەعات 11 شەو بوو ڕۆشتمەوە گوێ لە دەرس ئینگلیزی بگرم. لەو کاتەیە وێنەیەکم بینی، ڕێک ئەو وێنەیەمی بردەوە بۆ لای خەوەکەم. ئەو وێنەیە پێشەوەی کە بەڵام تایتڵی مۆزوعەکە بخوێنمەوە، ئەو وێنەی مامۆستا ئاوات بوو. ئەتریەکە مامۆستا ئاواتت لە خەوەکە تابینی سەرەتا بەڵام نەتەزانی کێیە و دواتر بە سوودقا ڤیدیۆی یەکێک لە پرۆگرامەکان کەوتۆتە بەرچاوت و یەکسەر زانیمتە ئەو کەسی کە لە خەوەکە تابینیتە هەمان ئەو کەسەیە کە ئێستا لە ڤیدیۆکە. بەڵێ مۆستاگیان. ئیتر ئەو کات کە تایتڵەکەم خوێندەوە لەبارەی چالاکردنەوەی مێشک و یادگە سەیە کرد، بە هاوسەرم وت من گوێ لە مامۆستا ئەگرم. ئیتر ئەوە بوو گوێم لێگر هەتاوەکو تەواو بوو، بەیانی لەگەڵ هاوسەرم وتم من ئەمەوێ بەشداری چالاکردنەوەی مێشک و یادگە بکەم. ئیتر ئەوش بە خۆشحاڵیەوە کە ئێمە لەو بارەیەوە قسەمان کرد پێی خۆش بوو. ئەوە بوو بەشداری مێشک و چالاکردنەوەی مێشک و یادگەم کرد، چونکە مۆسەیان من هیچ کات بە هەموو قۆناغەکانی خوێندنمەوە بەدەر لە ئەو شتەی کە بڵم ئیجباری بووە لە خوێندنا ئەو کتێبانەی و ئەو کتێبانەش دەرەکی بۆ خۆم حەزم لێ کردووە، نەمتوانیوە ڕاستە و خۆ بدوێزمەوە بۆ مێشکم معلوماتەکان. واتە چۆن بڵێم کەسێکی سەمعی بووم، ئەوە کەسێکی کە بێ خوێنداتەوە لە ئەو وەرم گرتە معلوماتەکان. بۆی قۆناغەکانی خوێندن بۆ من زۆر قورس بوو. ئیتر لە دوای ئەوەش کە بەشداری چالاکردنەوەی مێشک و یادگەم کرد، ڕاستەوخۆ چونکە زۆر سوودم لە ئەو کۆرسە بینی، وام لێ هات کە من ئەو کەسە بووم نەم ئەتوانی دێڕێک بخوێنمەوە بە هەموو تەمەنم لە کتێبەوە بۆ مێشکم بیگوێزمەوە معلوماتەکە. وام لێ هاتبوو بە 10 دقە من لاپەڕێکم لەبەرە کرد، یعنی ئەوە گەورەترین مەعجیزەیەوە مۆسەیان، کەسێک بە هەموو قۆناغەکان نەتوانێت شتێک بخوێنێتەوە و بیدا بە مێشکی، یعنی ئەو شتە خۆی لەبەری کات، بەڵام هەر هەمان کەس ئێستا وای لێبێ بە 10 دقە لاپەڕێک لەبەرکە. سپاس بوو واکە ئەو ئیسفادەیەت لێ بینیوە. هەواڵێکی زۆر خۆشە بۆ ئێمە. بەڵێ اینجا مامۆستا چیتر زیاتری منی دڵخۆش کرد، یعنی من ئەم کۆرسە نە لە ڕێگەی سۆسیال مێدیاوە نە لە ڕێگەی کەسێکەوە لە هیچ شوێنێک ناویم کۆرسەم نەبیستە بوو. من داوم لە ذاتی ئەڵڵا ئەکرد ڕێگە چارەیەکم پیشاندا، یا چۆنەڵی شتێک پیشانی من بدا بتوانم سوودی لێ ببینم. بەڵام خوای گەورە ئەم مامۆستا ئاواتی پیشانی مندا کە لە ڕێی ئەوەوە بڵێم کۆرسەکانی بە کۆرسەکانی ئاشنا بوو بە وێنەیە. ئەمە گەورەترین مەعجیزە بوو لە ژیانی منە، یعنی ئەمە باشترین ڕێگایە بۆ شێر بوون. خوایە بەسەرمانەوە، سپاس بۆ خۆی گەورە. بەڵێ الحەمدوللا زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ کۆرسەکەیە. وتر ئێسش ئەوە لە دیپلۆمی ئینگلیزیەکەم لە بڵێم گروپی 11 لە مانگی سێمام الحەمدوللا زۆر باشم. بێت چ قۆناغێک یعنی گاتە تۆ ئاماژەشت پێەیە
کەواتە تۆ ئێستا لە مانگی چوارەمای وایە خات و سهێلە یان مانگی سێم مانگی سێم چۆنەڵی یەک هەفتەمان ماوە تاویکەن ئیترەچینە مانگی چوارەماوە یعنی ئێستا تۆ سێ مانگت لە دیپلۆماکە بڕیوە و بەرەو مانگی چوارەمەڕی لە ماوەی ئەم سێ مانگەیە خات و سهێلە ئەگەر ڕای خۆتمان پێ بڵێ لەسەر وانە تۆمارکراوەکانی ناو ئەپلیکیشنەکە وەکوی بە خۆتەڵێ پێشتر بە زەحمەت توانین تا کەسێکی سەمعی بووی تۆ پێویستێ بۆ کەسێک شتەکەت بۆ بخوێنێتەوە وەکو ئەزانی لە ئەپلیکیشنەکەیە هەم ئەخوێنرێتەوە و هەم شی ئەکرێتەوە ئەمە ینی وینتێکی باشە بۆ تۆ و هەم ئەوەشە تۆ ئەتوانی خۆشت بیان بینی تۆ وانە تۆمارکراوەکان لە هەمان کاتانی تۆ ئەم هەم ئەتوانی بۆ خۆت بیان خوێنیتەوە هەم ئەتوانی گوێشیان لێ بگری ئەمە چۆن هەڵە سەنگێنی لە لای ینی تا چەندێک تۆ توانی و تا سوودی لێ وڵای مامۆستاگیان زۆر سوودم لێ بینیوە چونکە مامۆستاوات زۆر بە جوانی دەرسەکان شەرحەکە جوان بە جوانی ئەیکا بە کوردی دوای ئەواتە وەرگێڕانێکی زۆر جوانی بۆ ئەکا اینجا ئەو دەرزە تۆمارکراوەکانیش ینی ئەوە نییە بەڵام هەموو بەشی گرای مەریە بەشەکانی کە هەمووی جیا کراوەتەوە ئەگەر کەسێک بێوێ زۆر بە ئاسانی ئەتوانێت فێر ببێ واتە چۆن بێوێ ئەگەرێک و ویستن ئەوە نییە من بڵێم ئەڵا حەزەکەم تێنیم شتە بم بەڵام لەلایەک شەوە ماندوو نەبم لەگەڵی ئینلا ئەبێ ماندوو بی لەگەڵی واتە ئەبێ ڕاهێنان بکەیت ئەو ڕاهێنانەی ئەوان دەیان ناوە جێبەجێ بکرێ بڕوا بکە ئەمان ئەڵێن بە 6 مانگ من ئەڵێم بە 3 مانگ بە 4 مانگ بە تەواوەتی فێری قسەکردن ئەبی ئەتوانی قسەکردنێکی زۆر جوان و پرەفێک زۆر باشە با ئێمە لە هەمان کاتا لەگەڵ وانە تۆمارکراوەکانە وەکو خۆت ئەزانی و بەردەوامی لەگەڵمانە وانەی ڕاستە و خۆشمان هەیە وانە ڕاستە و خۆکان چەندێک تۆ سوودت لێ وەرگرتوون چۆن هەڵیان ئەسەنگێنی وڵای مامۆستاگیان ئەوەیش زۆر سوودم لێ بینیوە مامۆستاکانی بەعام ئەم ینی ئاوات ئەکادیمیە زۆر دڵسۆزن زۆر بە جوانی ئەرکەکانی خۆیان جێبەجێ ئەکەن بە جوانی لەگەڵمانان بەدەر لە ئەو کاتانیش بڵێم کاتی زوڵمەکە تەدانراوە و ڕدەس ڕاستەوخۆکان لە کاتەکانی کێشە لە هەر کات و ساتێکە ئێمە پێویستمان بێت ئەوان بە دڵسۆزیەوە وەڵامیان داینێتەوە و یارمەتیان داین وەکو بەڕێزیش کە خۆ زۆر هاوکارمان بووی دەست و چاو خۆش بێ بۆیە ئەوانە هەمووی مایەی دڵخۆشین پێویست بۆ ناکا بڵێ دوو دڵە بەم یا من ئەڕۆم بەشداری ئەەکەم و فێر نابم دڵ نییە بە بەشدار بێت بێ ئومێد نابێ لە فێربوون کەواتە جگە لە دەرسەکان ینی کاتی دەرسەکان کە دانراوە ساوانە ئێوە دەرسە ڕاستەوخۆکان خوێنن معنی مامۆستاکان بەدەر لە دەرسەکانیش لەگەڵ ئێوە هاوکارن تۆ پێشتر خۆت بەشداریت لە هیچ دەورەیەکی فێربوونی زمانە نەکردو خات و سوهێلە وەکو ئاوا دەورەیەکی وەکو ئەم کۆرسنە وەڵام مامۆستاگیان بۆ خوێندن ڕۆشتوم بۆ کۆلێژ لە بەریتانیا بەڵام بە حکمی ئەوەی مشکیلەی هینەمەیە دەماری دەستمێ دەستی ڕاستم نەمتوانی قەڵم پێبرم نەمتوانی بەردەوام بم بەڵام مامۆستا من 4 مانگ لەوێ بووم بڕاکە بەقەدەر 1 ڕۆژی ئەم دیپلۆمی وەرگێڕانە استیفادەم نەکردو کاتە تۆ وەکویشتە خۆت ئێستا لە دەرەوەی وڵاتیت ڕۆشتویت بەشداری پێ لە دەورەیە لێ بۆ ئەوی فێری زمانەکەت بیت تا چەندێک کار ئاسانیان بۆ کردی لەوێ چەندێک ئیسفادەت بینیوە مامۆستا باسم کرد من بەستەنها بۆ ئەو کۆلیژە ڕۆشتم 4 مانگ ڕۆشتم ئەڵێم ئەو 4 ڕۆژە بەقەدەر 1 ڕۆژی ئێرە استیفادەم نەکردووە یعنی وەرە 4 ڕۆژ بەردەوام کە من لە ماڵەوە هەستاوم ئامادە باشیم کردووە ڕۆشتومەتە ئەوێ گوێم لە دەستی مامۆستاکە گرتووە هاتوومەتەوە بەقەدەر 1 ڕۆژی ئەم دیپلۆمی وەرگێڕانە استیفادەم نەکردووە ینی 1 ڕۆژ کە مامۆستاوات کە دەرسێکی شەرح کردووە و گوێم لە دەرسەکانی گرتووە و دواتر لەوانێکی ڕاستەوخۆی ئێوەیە کە بەشداریم کردووە زۆر باشە خات و سوهێلە گیان باشترین ڕێگە بۆ سعیکردن لەوانەکانی پرۆگرامەکەیە چییە بەلای جەنابتەوە مامۆستاگیان یەکەم شت ئەگەر کاتێک کە سەیری هینەکەی ئاکات بۆ نمونە دەرسەکانی مامۆستا ئاواتەکە ئەگەرەک و بتوانێت لە موبایل بیان لە هینا بێت ئایپاتا بێ
سەڵتەکەی بە سەڵتێکی نۆرماڵ گوێی لێ بگرێت و چونکە مامۆستاوات کە بڵێم بەو شتەکان بەدەم ئەڵێت بە نووسراژێتە سەر شاشە. ئەمە جارێک ئەتوانێت دواتریش ئەتوانێت لە کاتی ئیشکردنا بە هیدفۆن گوێ لێ بگرێت. ئەمەش ڕێگێکی باشە چونکە خۆم بۆش ئیستیفادەم کردووە. سێم شتیش مامۆستا ئەتوانێت بیکاتە فلاشکارت. فلاشکارت دروست بکە ئەواتە نەک بۆ هەموو شتەکان. ئێستا بۆ نمونە مامۆستا ئەوات کە لە چیرۆکێک ئەخوێنێتەوە وەری ئەگێڕێت دواتر چەند وشەیەک دەرەکا وشەکانش ئەکا بە کوردی. ئەو وشانە ئەگەر بێت و بکرێتە فلاشکارت دواتر بخیتە ڕستەوە. یاگرایمەرەکان کە کرایە فلاشکارت و تۆ ڕۆژانە ئیتر ئەتوانی لەبەری خۆتەوە لە کاتی ئیشکرد نابێ یا هەر لە ڕێگەی هینەکەەوە ئەپەکەەوە بڵین گوێی لێ بگرێتەوە زۆر سوودی لێ ئەبینێت. زۆر باشە. خاتو زۆیلە تا ئێستا ڕازی بووی لە کۆرسەکە لەگەڵ هاوڕێکانت لەگەڵ ستافەکە مامۆستایان بەهەم؟ ئەلحەمدولیلا لەخوا بەزیادێ زۆر نەک ئەوەی کە ڕازیم زۆرش دڵخۆشم چونکە بەڕاستی کەسانی دڵسۆز و لێ هاتوون مامۆستا بە ڕێزەکان ئەلحەمدولیلا زۆر هەوری خۆیان ئەدەن و لەگەڵمان ماندوون و ئەو گروپە جوانش کە لەگەڵ منن ئەو هەموو خوشکبرا بە ڕێزانە بەڕاستی هەمویان کەسی ڕۆشنبیر و لێ هاتوون هەمویان هەوری فێربوون ئەدەن و ئەلحەمدولیلا پێشیانەوە دیارەکە فێربوون. خاتو زۆیلەگیان پێشنیاری ئێوە بۆ کۆرسەکەمان چییە؟ مامۆستاگیان دەستخۆشیتان لێ یەکەم بەڕاستی کورسێکی زۆر باشە ئەوە زۆر پێشکەوتووە هیوای بەردەوامیتان بۆ ئەخوازم هیوادارم زیاتر بەرەو پێشەوە بڕۆن و شتی باشتر و باشتریشتان لێ چاوەڕێ ئەەکەین چونکە بەڕاستی ئەوەی لەم کۆرسا لەم دیپلۆمی وەرگێڕانە یا لە بەشەکانی کەی بڵێم وەکو من بەشداری دیپلۆمی وەرگێڕانە کۆچەلاکردنەوە مێشکویابگەم کردووە زۆر ئیستیفادەم کردووە زۆر سوودم وەرگرتووە ئینشاءالله هەر کەسێکیش بێتە ناو ئەم هینە کۆرسانەوە بەبێ معلومات ناڕاتە دەرەوە بەبێ فێربوون ناڕاتە دەرەوە بۆیە ئەوە مای دڵخۆشیە. خاتو زۆیلەگیان لە کۆتاییە چیت هەیە بۆمان؟ گیان کۆتا قسەم ئەوەیە داواکارم لەو بەشدار بووە بە ڕێزانە یا ئەو کەسە بە ڕێزانەی کە گوێستی ئەم قسانەی من ئەبن بە دڵخۆشیەوە بڕیار بن بێنە ئەم کۆرسە ئەوانەی کە وەکو من ساڵانێک ناڵان دیانە بەدەست فێربوونەوە چونکە من دیسلێکسیشم هەیە مامۆستاگیان باسی ئەوەم نەکرد. دیسلێکس واتە مامۆستا ئێستا چۆن PTA بە PTK ئەخوێنیتەوە یعنی لە کاتی خوێندنەوەیە یان خەڵەت لە خوێندنەوەیەکەی بڵێم بە شێوەیەکی کە پیتەکان ئەبینیتەوە ئەو حاڵە کاتەیە بەڵام ئەلحەمدولیلا من کە ئەوەیشم هەبووە لێرە زۆر سوودیشم بینیوە لە ئەوەوە ینی لە ئەوەیشە بەرەو باشتر ڕۆشتۆن لەو مشکلێشە. یعنی تۆ ئەڵەی بەشداریکردن لە کۆرسەکانی ئاوادەکاتیمی وای لێ کردوویتە ئاڕادەیەک چارەسەرێک بۆ نەخۆشیەکەی خۆشت؟ بەڵێ بەتەکید هەم نەخۆشیەکەم توانین دەست نیشانیکەم کە من وەکاری ئەوەی ئەم هەموو ساڵە کە نەمتوانیوە ئەو معلوماتانە بگوازمەوە بۆ مێشکم لە کتێبەوە ڕاستە خۆم بۆ خۆم ئەمە یەکێک لە هۆکارەکانی ئەو دیسلێکس بووە. دووەمیش کە چونکە کەسێکی سەمعی بووم و نەمزانیوە سەمعی بووم هەر معلوماتت نەبووە لەسەر ئەوەی خاتو زۆیلە تۆ بۆچی بەم جۆرەی بۆچی پێویستت بۆیە کەسێک شتەکەت بۆ بخوێنێتەوە یان بۆ باڵێ مامۆستا وشەیەک بە وشەیەکی کە پیتێک بە پیتێکی کە خوێنیتەوە پێشتر سەردانی هیچ دکتۆرێکت کە تۆ بۆ ئەوی بزانی بۆچی بەم جۆرەی یان پێشتر کەسێک هەبووە بڵێ ڕێنمایی تۆ بکە بڵێ تۆ بۆیە مەسەلەن پیتەکان بە عەکسەوە ئەبینیان بە پیتێکی پێکە بەرچاوت بۆی ئەم نەخۆشیەوەیە؟ وڵی وەکەوەی کە بڵم سەردانی دکتۆرم کردوونەوە مامۆستایان سەردانی دکتۆرم نەکردووە هیچ کەسێکی کەش ئەمەی پێنەوتووە بەڵام ئەلحەمدولیلا لێرە زانیم و چۆنەڵەی تا ڕادێکیش ئەتوانم بڵێم چارەسەرەکەیشیم وەرگرتووە. زۆر باشەکەواتە ئێستا ئاسانترە بۆ تۆ وەک لە پێشتر کە فێر ببیت و ئەو پرسیارش لە لای خۆت ڕەویوەتەوە کە لەوانەیە لە مێشک تا هەموو جارێ وتبێتن بۆچی من بەم جۆرەم بەڵام ئێستا ئەو پرسیارە لە مێشکی خۆت تا ڕێوەتەوە چۆن ئەڵێ ئاسانکاریەکی زیاترە بۆ تۆ کە بتێ شتێک بخوێنیتەوە
وەک جاران نییە ئێستا ئاسانتر لە جاران ئەتوانی ئەوە بخوێنیتەوە. بەڵێ مامۆستاگیان بەتەکید ئێستا هەم یعنی زیاتر حەزم بە فێربوونە، حەزم بە خوێندنەوەیە. جاران ئەوەنە من خەم بە خوێندنەوە خواردەبوو، ئەوەنە ئازارم پێوە چەشتە بوو، یعنی کە مەکتەبم تەواو کرد، یعنی چۆن بڵێن خوێندنم تەواو کرد بڕوا بکە وام لێ هاتبوو بەلای هیچ کتێبەکان نەئەڕۆشتم. پێگەی یعنی کلیلێکم یابوو لە مێشکم. ینی ئەو ناخۆشی کە هەت بوو بەرامبەر بە خوێندن ئێستا ئەکرێ بڵین گۆڕاوە بە خۆشی و چێژوەرگرتن لە فێربێت. بەتەکید مامۆستاگیان ئەوە نەگۆڕاوە. ئێستا حەز ئەکەم لە بەدەر لەو کتێبانەی کە لە لای خۆمە ئەی خوێنمەوە لە هەر شوێنێک لە هەر جێگایەک کە شتێک ببینم حەز ئەکەم بێنمیوە چی جەریدە بێ یا کتێبێک بێ بە زمانی خۆم بێ بە ئینگلیزی بێ بە عەرەبی کە عەرەبی هیچی لێ نازانم، یعنی حەز ئەکەم خوێندنەوەی لەسەر بکەم. ئەوەنە خۆشەویستیم یا ئەوەنە چۆنەڵێ حەزم بۆ خوێندنەوە و فێربوون زیادی کردووە. خاتو سوهێلەگیان جەنابە چوانەیەک لە ناو دیبلۆمەکەیە بەلای تۆوە خۆشە و ئیسفادەیەکی زۆرە لەبینیەوە؟ وڵای مامۆستاگیان ئەتوانم بڵێم هەموویان، چونکە وەکو ئەوەی دەرسە تۆمارکراوەکان کە مامۆستا ئاوات باسی ئەکا هەر ئەوە سوودی خۆی هەیە و بێزارکەر نییە، یعنی ئەتوانی بە ئاسانی گوێ لێ بگریت و لێ فێربی و دەرسە ڕاستەوخۆکانیش ئەلحەمدولیلا وتم مامۆستاکان ئەوەنە بە جوانی دەرسەکان ئەکەن شەرح ئەکەن و بە جۆرێک لێ پرسینەوە پرس و ڕاهەیە بە بێوە زەختێک لەسەر بەیامەکوم حاڵەکاتێکی ناخۆش ڕووبات، یعنی حەز ئەەکەی زیاتر بڕۆی بۆ دەرسەکان، زیاتر گوێ لێ بگریت، زیاتر لە زوومەکانە ئامادە باش بیت بۆ ئەوەی فێر ببیت، خۆت هەوڵی ئەوە ئەدەی کاتەکە بگونجێنیت و لەگەڵ دەرسەکان بڕۆیت. ئەوەنە شتەکە بە جوانیدا ڕێژراوە. شقات سوهێلە وەکوەوەی کە تۆ ئاماژەت بەیاتۆ ئێستا لە کۆتایی مانگی سێهەمە تۆ بەرە مانگی چوارەم ئەڕۆیت لە دیبلۆمەکە لەگەڵ ئێمەیە. پێش دیبلۆمەکە توانیتە قسە بکەی بە ئینگلیزی یان با بڵین جیاوازی ئاستی زمانی ئینگلیزی جەنابە پێش دیبلۆمەکە لەگەڵ ئێستا چۆنە؟ ئایا ئێستا بەرەو پێشترەوە چویت ئەتوانی قسە بکەی بە ئینگلیزی لەگەڵ چواردە ورتا کۆنتاکتە چۆنە وە حکمەوەی کە جەنابە لە دەروێ وڵاتیشی وە زۆر زەڕورە کە تۆ زمانێکی ئینگلیزی لەگەڵ یاوان قسە بکەیت؟ بەڵێ مامۆستا باسی ئەوە کرد شتێکم کەوتەوە بیت پێشەوەی بەشداری کورسەکە بکەم. ڕۆژێک کە ڕۆشتم بۆ بازار چونکە من ئیشی خایەتی یەکەم ئەوانشی کەمێکی نەیان هەبێ ئیشیان بە دەرنەفیز ئەم شتانە ئاڕات کە ڕۆژمە مارکێتێکی نیزەوە دەرنەفیز و شتەماڵگرت کە ڕۆژمە پارەکەی بەم پرسیاری لێ کات کە تەمەنی چەنە بڕوا ئەەکەی 5 بۆ 6 جار لە منی پرسیوە هاوڵ ئاوی، یعنی ئەمە لە 5 سەرەتاییەوە پاڕادەیەک بە ئینگلیزی ئاشنای تا کەسێکیش کە خوێنی تاوا کرد بێ خوێندنی تاوا کرد بێ بڕوا ئەەکەی توانای قسەکردنم لە بۆ وەڵامی ئەوەی بەمەوە ئەیتری 5 بۆ 6 جارەکە ئەو پرسیاری لە من کرد دوا جار بەنووسین وەڵام داوەتەوە کە تەمەنەکەم چەندە ئێسێش بۆم نەهات بە زمان، بەڵام ئەلحەمدولیلا ئێستا لەگەڵ مامۆستای ناڵەکانمان قسە ئەەکەم چۆنەڵێ بازاڕی ئەەکەم یام شتێک پێویستکە بیگەڕێنمەوە لێم بۆ پێشووتر هەرەموو هێنامەتەوە بڵێ، بەڵام ئێستا پێی ئەڵێم بۆچی ئەمە ئەگەڕێنمەوە، یعنی لە بەرچ هۆکارێک ئەمە ئەگەڕێنمەوە ئەم ناڵەکەم بەدڵی نییە یا سایزەکەی گونجاو نییە ئەوەیان پێ ئەڵێم. باتە ئێستا بە ئاسانتر لە جاران بەتەکید مامۆستا هەر سەرەتاش ئاماژەم پێکرد ئێستا الحەمدولیلا کە من پێشووتر نەمتوانی قسەی پێ بکەم ئێستا لە دەرەوە قسەی پێ ئەەکەم. ڕاستە من لەوەچێ زۆر بەرەو پێش نەڕۆشت بێتم هۆکارەکەی بڵێم خەتای دەرسەکان نییە خەتای مامۆستاکان نییە وەکوتم مشکلەکە من لە خۆمە چونکە ئەو حاڵەکاتی دیسلێکسەم هەیە بۆ فێربوون، بەڵام بەم کەسێکی کە ئەمەی نەبێ باشتریش فێرە بوو باشتریش ئەڕۆشت ئێشتاکە کە من ئەمانەشم هەیە زۆر بەرەو پێش ڕۆشتم لە چاو ئەگەر خۆم مقارنەکەم بە پێش کۆرسەکە بۆ ئێستام ئەتوانم بڵێ مامۆستا لە 70-75 جیاوازی هەیە. بە هومێدی سەرکەوتن خاتە سوهێلەگیان ئینشاءڵڵا ڕۆژ بە ڕۆژ زیاتر و زیاتر فێرە بیت و ئەوات لێیە کە هیچ کێشەیەکت نامێنە هەم لە زمانی ئینگلیزیا و هەم
لە فێربوونی هەر زمانێکی تاکە خۆت دەتخۆش. دەستەکانی ئێوەش خۆش بێ لەشتان ساق بێ مامۆستا، یان زۆر سپاس.